برا خۆشەویستەکانم، ئەو کاتانەی کە دوعا تێیدا گیرایە، ئەو کاتانەی کە ئەو عیبادەتە کە دوعایە تێیدا گیرا دەبێت، هەندێک کاتی تایبەتن. بۆیە ئەگەر نەخۆشی، ئەگەر منداڵت نییە، ئەگەر قەرزاری، ئەگەر تووشی کێشەیەک بوویتە، ئەم کاتانە بقۆزەرەوە خوای پەروەردگار وەڵامت دەداتەوە. یەکێ لەو کاتانە نێوان بانگ و قامەت، کاتێک کە موئەزین بانگ دەدا ئەو بەینە کە تاوەکو نوێژی فەرز دەکرێت، هەر دوعایەکت هەیە لەو کاتەیە لە خوای بکە. یەکێتر لەو کاتانەی کە دوعای تیا قبوڵە، دوعای مسافیر کە ڕێت کەوتە دەشتێک، شوێنێ چۆڵ، ڕێت کەوتە شارێک کە مسافیر بووی، لەو دەشتەیە لەو شارەیە کە مسافیری دوعا بکە، خوای پەروەردگار دوعاکانت قبوڵ دەکات. یەکێ لەو کاتانەی کە بە ڕۆژوویت، ئێوارە ڕۆژوو دەشتێنی، کاتی دوعابوون، گیرابوونی دوعاکانی تۆیە دوعا بکە. یەکێ لەو کاتانی کە ئینسانی مسلمان دوعاکانی تای گیرا دەبێت، ڕۆژی جومعەیە کە ئەمڕۆ دەکات دوای نوێژی عەسر، بینی عەسر و خۆرئاوا بوون. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ کاتێکی تایە خوای پەروەردگار دوعا لەو بینەدا ڕەت ناکاتەوە. یەکێتر لەو کاتانەی کە دوعا تیای گیرایە، لەو شوێنانەی کە دوعا تیای قبوڵە، پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت بینی حەجەر الئەسوەد و دەرگای کەعبە، ئەم بینە هەر داوایەکت هەیە خوای گەورە بە قسمەتی هەمووتانی کات، هەر داوایەکت هەیە لەو بینەدا بیکە. بۆیە حەسەنی بەسری ئیبن جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت لە کتێبی بڕ الوالدەیندا دەفەرمێت، فەرمێ ئیمامی عەلی لەگەڵ حەسەنی کوڕیا ڕەزای خوای لێبێت لە سەفەری حەجدا بوون. حەسەنی کوڕی ئیمامی عەلیە فەرمێ پیاوێکمان بینی لە بینی دەرگای کەعبە و حەجەر الئەسوەددا بە کوڵ دەگریا و دوعای دەکرد، هاواری دەکرد یا ڕەب یا ڕەب یا ڕەب، وەک ئێمە داوای لە غەیری خوا نەدەکرد، تەنها داوای لە خوا دەکرد. ئەڵێ ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی ئەفەرمێت باوکم ناردمی، وتی بڕۆ کوڕم دەستی ئەو پیاوەم بۆ بگرە بزانم بۆ ئەوەندە بە کوڵ دوعاکات، بزا چی موسیبەتێکی بەسەرا هاتووە بۆم بانکە. ئیمامی حەسەن ئەفەرمێت دەستم نایە بانشان کابراوتم باوکم بانگت دەکات. وتی باوکت چێیە؟ وتم باوکم ئامۆزای ڕەسوول اللهە صلی الله عەلەیه وسەلەم، من کچە زای پێغەمبەری خوام صلی الله عەلەیه وسەلەم، من حەسەنم کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەمی فەرموو تۆ بیلبیلەی چاوەکانمی، وەرە باوکم بانگت دەکات. ئەفەرمی هێنام بۆ لای باوکم، باوکم وتی تخوا پێم بڵێ بۆ ئەوەندە بە کوڵ لەو بینەدا دوعا دەکەی، بۆ ئاوا هاوارت دەکردە خوا، چی کێشەیەکت هەیە با منیش دوعات بۆ بکەم. ئەفەرمی ئەی ئامۆزای ڕەسوول الله، ئیحرامەکەی لا ئەبا لەسەر شانی، ئەڵێ ئەبینی وا دەسم وشک بووە، ئەڵێ بووە دەست ئاوهای لێ هاتووە، ئەڵێ ئامۆزای ڕەسوول الله من دایکێکم هەبوو لە ماڵە، هەموو ڕۆژێ من سەرخۆش بووم، بە سەرخۆشی هاتمەوە ماڵ. ڕۆژێکیان دایکم پێمی وت کوڕم بۆ لە خوا ناترسی، تاکەی ئەم بێ ئاگاییە و تاکەی لە خوای پەروەردگار ناترسی، بەسە تاوان دەست هەڵگرە کوڕە شرینەکەم. ئەڵێ هەتا خۆم توانیم یەک زل لەمدایە بنگوێی دایکمە. ئەڵێ بەخوا دایکم بە گریان ئاگام لێبوو بەرەو کەعبە کەوتە ڕێو ڕۆشت. ئەڵێ شەو خەوتم بەیانی کاتی هەڵسام دەسم ئاوا وشک بووە. ئامۆزای ڕەسوول الله کە ئەبینی دەسم چی بەسەرا هاتووە، بەخوا 3 دانە ساڵە دەسم ئاوا وشکە. ئێستا بۆیە پاڕێمەوە خوای پەروەردگار لێم خۆش بێ، تازە لە دنیادا دەسم لە دەستدا، بەس خوای پەروەردگار لە قیامەتا عقوبەم نەدات. ئەفەرمێ هاتەوە دایکم، وتم دایکە بیکە بۆ خاتری خوا، دایکە داوای لێبوردنەکەم، دایکە بیکە بۆ خاتری قورئان، بەڵێنت پێدەم چیتر تاوان ناکەم، بەڵێنت پێدەم چیتر ئازارت نادەم، بەس تەنها ئەم جارە لێم خۆش بە دایکە بینی چیم بەسەرا هاتووە. ئەڵێ دایکم کە بینیمی دەستی کردە گریان، هێشتا جەرگی بۆ دەستی، هێشتا دڵی بۆی ژانەکات. ئەڵێ دایکم دەستی کردە گریان، وتی کوڕم بەخوا تازە لە بینی حەجەر الئەسوەد و دەرگای کەعبەدا دوعام لێت کرد، وەڵڵا خۆم گوێم لە پێغەمبەری خوا بوو فەرمووی لەو بینەدا دوعا ڕەت ناکرێتەوە، سوێن بەخوا لەو بینەدا دوعام لێت کرد، تازە چی بکەم کوڕم، ئازارمتدا ناڕەحەتمت کرد بۆیە دوعام لێت کرد. ئەفەرمێ دایکم بەزەی پێماتی کوڕم هیلاکم، بە پێ چوومەتە ئێوە گەڕامەتەوە بمخەبان حوشترێک بم بە بۆیێ، ئەچم لەو بینەیە دوعات بۆ ئەکەم.
ئەڵێ ئامۆزای ڕەسوڵ الله دایکم خستەبان حوشتر و بردم بۆ ئەوەی دوعام بۆ بکات لە ڕێگا حوشتر پای لە بەردی هەڵکەوت دایکم سەری دایە سەر ئەو تاوێریا وەفاتی کرد ئەوە 3 دانە ساڵە من دەناڵێنم بە بێدایک 3 دانە ساڵە دەناڵێنم خوایە لە تاوانەکانم خۆش بیت خوایە لە تاوانەکەم خۆش بی لە قیامەتیشا عوقوبەم نەدەیت ئیمامی عەلیە فەرمێت وتم دایکت مەبەستی بوو دوعات بۆ بکات بۆیە من ئێستا دوعات بۆ دەکەم ئەگەر دایکت مەبەستی دوعا نەبوایە بەخوا دوعام بۆت ناکرد چونکە ئازاری دایکتدا ئەڵێ بردم لە نێوان حەجەر الئەسوەد و دەرگای کەعبەیە ڕام کشان بە حەسەنی کوڕم وت ئەی حەسەن بڕۆ هەندی ئاوی زەمزەم بێنە کردمە بان ئەم پیاوەیە کە قۆڵی ئاوهای لێهاتووە عەباکەم دایە سەریا ئەو جا دوعام بۆ کرد وەڵڵاهی کاتێ فەرمی عەباکەم لابرد قۆڵی وەکو جاران چاک بووەتەوە دەیوتم بڕۆ هەتاوەکو ئەو ڕۆژەی دەمری داوای لێبوردن لە خوا بکە و دوعای خێر بۆ دایکت کە لەخوا بپارێرەوە لای پەروەردگار ئینشاءالله دوعاکەت قبوڵەکات ئەگەر قەناعەتت وابێت بە دڵنیایی خوای گەورە دوعاکەت قبوڵەکات بڕۆ لە بین دەرگای حەجەر الئەسوەد و کەعبەدا ئەلەو بینەدا بە زەلیلی داوا لە خوا بکە واز دە دکتۆر بێنە لە دنیادا لەگەڵ ڕێزم بە باشەکانیان بەس قۆڵت دەبڕێت بەس قۆڵت دەبڕێت یەک سەردانێکی دکتۆر کە بۆ نەخۆشیەکی بەسیت 1 ملیۆنی تێچێت دەی بڕۆ لەو بینەدا داوا لە خوای پەروەردگار بکە هانا و هاوارت بۆ خوای پەروەردگار بەرە خوای پەروەردگار وەڵامت دەداتەوە